خاڵی یەکەمی سەرفرازبوون ئەوەیە ئەو کەسانە بڕوایان بەخوا هەیە ويقيمون الصلاة نێوانی خوان و پەروەردگاریان بە نوێژەکانیان ئاوەدانە بەخوا نوێژ سەرفرازیە بەخوا چەندە سەرکەوتوبی لە دنیادا ئەگەر ئەهلی نوێژ نەبی هەر دۆڕاوی نوێژ زۆر گرنگە بەڕێزان بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەن تکاتان لێ دەکەم ئەگەر دەتەوێت سەرفرازبی نوێژ خوێن بە بەخوا لە کۆتایی تەمەنە کاڵک باژنۆت دەشکێنی ئەگەر لە گەنجێتیەوە نوێژن نەکرد بێ وەلیقیمون الصلاة ئیقامەی نوێژەکانیان دەکەن نوێژێک نا هەر وەکو خود پێوە گرت پێ وەکو وەرزش بکەیت ئەو نوێژەی کە بەڕاستی پیانەوە دیارە بەڕاستی ئەی سەلمێنن کەوا نوێش خوێنن کە لە مزگەوت لەسەر بەرماڵەکە لا دەچن لە کۆمەلگادا ڕەفتاری نوێش خوێنیان پێوە دیارە ومما رزقناهم ينفقون خاڵی سێمی سەرفرازەکان ئەو کەسانن لەوەی کە پەروەردگار پێی بەخشیون بەخیل نین علمی هەیە ئەی بەخشێ بە خەڵک ماڵ و سەرۆت و سامانی هەیە ئەی بەخشێ بە خەڵک گرفتی گرفتاران چارەسەر دەکا نازی منداڵانی بێباوەک ڕادەگرێ ئافرەتانی بێ هاوژین نای هەڵی محتاجی دەستی نامردن و خەڵکی خراپ زەفەریان پێبێنێ بە ماڵەکەی ماڵیان ئاوەدان دەکاتەوە گەنجانێک کە لە بێ هاوسەری داخەری کە سەرگەردان دەبن ماڵ و خێزانیان بۆ دروست دەکا پۆستێکی سیاسی و حیزبی و سەربازی هەیە بەو ئەندازەی دەسەڵاتی هەیە خزمەت بە دەوروبەری دەکا ومما رزقناهم ينفقون کەسی سەرفراز ئەو کەسەیە کە هەر ئەوە نیە بڕوانامە باڵاکەی هەبێ هەر سەروەت و سامانەکەی بە ڕەقەم و وەژمارە زۆر بێ هەر ئەوە نییە پۆستەکەی باڵا بێ و سەرشانی پڕ نەجمە و داڵ بێ بەڵکو بە کردار بەکاری دێنێ لە خزمەتی خۆی و مرۆڤایەتی و دەوروبەریدا ئەو کەسە سەرفرازە وەکو سەرکەوتووە سەرفرازیشە والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون خاڵی چوارەم ئەو کەسانی کە سەرفرازن ئەو کەسانن کەوا بڕوایان بە پێغەمبەری ئیسلام هەیە بڕوایان بە قورئان هەیە بڕوایان بە هەموو پێغەمبەرانی پێشوش هەیە بڕوانیان بە هەموو کتێبە ئاسمانیەکانی پێشوو هەیە پێشەوەی دەستی مرۆڤ تێکی دابن واتە سەرفراز کەسێکە کەوا خواناسە و ڕێز لە هەموو پێغەمبەرانی پەروەردگار دەگرێت هەموو پێغەمبەرانی خۆش دەون هەموو کتێبە ئاسمانەکانی پێش ڕزگاریکردنی مرۆڤ وەکو چۆن بە پاشی لەلایەن خواوە هاتوون چۆن بڕوای بە قورئان هەیە ئاوا بڕوای بە ئینجیل و تەورات و زەبوور و سوحوف و کتێبە ئاسمانیەکانی تر هەیە کەواتە کەسی سەرفراز کەسێکە ڕقی لە خەڵک نییە ئەوەی غەیرە موسڵمان بێ بە چاوی سوک سەیری ناکە بەڵکو بە مستەلەحی قورئانی پیان دەڵێ ئەهل الکتاب ئێوە ئەگەر بە ئاگا بێنەوە ئەهلی کتابن وبالآخرة هم يوقنون ئەو کەسانە خاڵی پێنجەم نیشانەی سەرفراز ئەوەیە یەقینی تەواویان بە قیامەت هەیە قەت خۆیان بە ڕەنجەڕۆ ناسانن قەت کردە پەشیمان نین لە کاری چاکەدا ناڵێ وەڵڵا چاکەم کرد و بە فیڕۆچ و بەڵکو دەڵێ خوای پەروەردگار قیامەتی هەیە من بڕوای تەواوم بە قیامەت هەیە چۆن لەم دنیادا پارەم لە بانقێکدا دانابێ کە متمانەی پێکرابێ پارەکەم پارێزراوە وە زیاد دەکا لە بانقی قیامەتە بەبێ ئەوەی سووڕی بای بچێتە سەر هەر شتێکمان بەخشی بێ هەرچی خزمەتێکمان کردبێ با بەرامبەرەکە پێی نەزانی بێ با دژایەتیشی کردبین با قسەشی پێوتبین لای خوای پەروەردگار تۆمار کراوە وبالآخرة هم يوقنون صفاتی سەرفرازانە بەڕێزانە و کەسانەی کەوا وەکو بە چاوی سەر چاویان لێبێ کە قیامەت هاتووە بە چاوی سەر چاویان لێبێ کە بەهەشت هەیە بە چاوی سەر چاویان لێبێ کە دۆزەخ هەیە ئەوەندە بڕوای تەواویان بە قیامەت هەیە ئەو کەسانە سەرفرازن